دەنگی ئەمریکا چیرۆکی دەستگیرکردن و خۆبەدەستەوەدانی ژمارەیەک چەکدار و لایەنگری داعش بڵاو دەکاتەوە کە لە ئێستادا ئەو چەکدارانە لە گورتوخانەی ئاسایشی گەرمیان زیندانین و لەبارەی دەستگیرکردنیانەوە دەدوێن. حور جعفەر یەکێکە لە چەکدارە شیشانیەکانی داعش کە ساڵی پار بە فڕۆکە لە رووسیاوە ڕۆیشتۆتە تورکیا و لەوێشەوە ڕۆیشتۆتە سووریا و لەوێشەوە بۆ عێراق هاتووە کە ئەو مانگی دووی ساڵی پار ویستویەتی لە ناحەی قەرەتەپە ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکرا و بە پێشمەرگەدا بتەقێنێتەوە، بەڵام هەوڵەکەی شکستی هێناوە و بە برینداری دەستگیر کراوە. طريق أنا ما أعرف كل شيء صحراء. من تشتك ندزاني از مهكي دمال دهيلام دپرا گوتنا من هرا خوب كوجا من سرو چاوت خوبيچانو كتما اوتوموبيلي دگل مروفك دي وي جي سرو چاوت خوبيچابونو گوتنا من اوتوموبيلي باجو ام گهشتن جي اوتوموبيلي دركاتن پیشمرگا تقل مكير از كتمو لخسته بخواحسيان. ئیکرام خالد گەنجێکی هەڵەبجەییە لە چوارەم ڕۆژی مانگی ڕەمەزانی ساڵی پار لە هەڵەبجەوە ڕۆیشتووەتە کەرکووک و خۆی گەیاندووەتە ژێر دەسەڵاتی داعش، دواتر براوەتە سەعدیە و پشتوێنی بۆمڕێژکراوی پێدراوە تا خۆی بە بازگەی ئاسایشی کوڵەجۆی نێوان کەلار و جەلەولادا بتەقێنێتەوە، بەڵام وەک خۆی دەڵێت ئامانجەکەی لێون بووە و دەستگیر کراوە. لە ئەوواتی لە سعدیاتمە ماڵی 4 نەفەروی ترو كابرينا الرحمن ومجاري أولا ترو بيوت هوتي برو سعر وشت حازر حزامك حازر برو وبتقيم مش باش وتي بو سيتري نابو بلوج بو سيتري أسايش كتلا لا لا مالك أجيب بۆ چوویتە ماڵەکە تۆ ناتی خۆ تەقێنەوە؟ بۆ چوویت بۆ ماڵ؟ تر سێتەرەکەم نەبینی و لەولاوە ماڵێکی چۆڵە بوو لە ماڵ چۆڵەکە تێبەڕیم چووە ماڵی لادێ و لە ماڵێ دانیشتم لە دەقە دانیشتم تەلەفۆنی کرد بۆ ئاسایش تەلەفۆنی کرد بۆ ئاسایش ئەو ئاسایشە وەزیری مەدەنی و دانیشتنە پاڵما گرتیان ئەمزانی ئاسایش. لە نێو گورتوخانەی ئاسایشی گەرمیاندا ژمارەیەک کوردی تری خانەقینی تێدایە کە تۆمەتبارن بە ئەنجامدانی تەقینەوەکەی مانگی 4 ساڵی پاری بەردەم مەڵبەندی خانەقین کە کوژران و برینداربوونی نزیکەی 100 لایەنگری یەکێتی لێکەوتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.